بە سەرپەرشتی یەکێتی ناوەندی تۆپی بالای عێراق و بە بەشداری نۆیانە ڕکابەریەکانی خولی نایابی تۆپی بالای کچانی یانەکانی عێراق لە شاری هەولێر و لە نێوهۆڵی داخراوی یانەی ئەکاد عەنکاوە دەستی پێکرد. لە یاریکردنەوە و دەستپێکی خولەکەش کچانی یانەی ئەمانەی بەغدا بە ئەنجامی 3 جێم بەرامبەر بە جێمێک لە کچانی یانەی خاڵسیان بردەوە. لای خۆشیانەوە کچانی سیروانی شارەزور بە ئەنجامی 3 جێمی بێوەڵام کچانی یانەی سلێمانیان دووچاری شکست کرد. أكاد عنكوا بطولة أندية النساء لهذا الموسم 2019-2020 بە میوانداری یانەی ئەکاد عەنکاوە خولی نایابی تۆپی بالای کچانی یانەکانی عێراقی وەرزی 2019-2020 کە بە بەشداری 9 یانەیە بەسەر دوو گروپ دابەشکراون بەڕێوە دەچێت. ڕۆژانە 4 یاری لەم هۆڵە بەڕێوە دەچێت بە هیواین ئەم پاڵەوانێتە ببێتە پاڵنەرێک بۆ پێشکەوتنی ئاستی تۆپی بالای کچان لە عێراق. ونادي أمانة بغداد. نۆیانە بەشداربووەکەی خولەکە بەسەر دوو گروپ دابەشکراون. گروپی یەکەم یانەکانی قەرەقوش، ئیسکان، دەربەندیخان و ئەکاد عەنکاوە، گروپی دووەمیش یانەکانی ئەفرۆدێتی سلێمانی، خاڵس، سلێمانی، سیروانی، شارەزور و ئەمانەی بەغدا لەخۆ دەگرێت. ڕکابەریەکانی هەر گروپێک بە شێوازی خولبێق قۆناغ ئەنجام دەدرێت. لە هەر گروپێک دوویانە بۆ چوارگۆشەی زێڕینی خولەکە سەردەکەون و لەوێش بە کرۆس دوویانەیان بۆ یاری کۆتایی خولەکە سەردەکەون. بەڵێ ئێمە وەگیانەیە ئەکادی عەنکاوە ئەم ساڵ چاومان لە ناسناوەکەیە، ناسناوی خولی بالای عێراقە بۆ کچان، چونکە ئەوە پاش دابڕانێکی زۆر ئەم پاڵەوانێتە هاتە شاری هەولێر. ئێمەش وەک تاکەنوێنەری پارێزگای هەولێر بەشداری ئەم پاڵەتیمان کردووە. یاریزانێکی باشمان هێناوە تەڕی زیانەکان، بەڵام یەک لە مێزان تووشی پێکان بووە. ئەمڕۆژ یەکەم یاریمانە لەگەڵ یانەی قەرەخۆش کە پاڵەوانی 5 ساڵی ڕابردووی لەسەریەکە. دوای ڕکابەریەکی 6 ڕۆژەی نێوانیانەکان بڕیار وایە 25 ئەم مانگە یاری دیاریکردنی پلەی سێم و چوارەم لە سەعات 2 دوای نیوەڕۆ و یاری دیاریکردنی پاڵەوانی خولەکەش لە سەعات 5 ئێوارە لە نێو هۆڵی داخراوی یانەی ئەکاد عەنکاوە لە شاری هەولێر بەڕێوە بچێت. بۆ بیرهێنانەوەش پارساڵ نازناوی خولەکە بوو بە بەشی کچانی یانەی قەرەقوش و پلەی دووەمیش بوو بە بەشی کچانی یانەی ئەفرۆدێتی سلێمانی. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.